ئێمە لە خانەوادەیەکی بەحیا و بە شەرەفی لە ناو عەشیرەتەکەی ئێمە هیچ بێڕەو شتێک جێی نابێتەوە. مەقسەد چێ بابە؟ شێوە ڕسمانی لۆ ناردی؟ ئەوە ژمارەیەک ناردی چەند تەلەفۆنشم لۆ کردەوە داخراوە ڕقەمەکەی. ئەو ڕسمانەم پێشتر دیتیە. چێ لۆی ناردی؟ یوسفی ئامۆزام هاتە سزنێ و پێشانیدا. لۆی لەگە بابت دەکەی؟ ئەوها پەروەردەم کردی؟ کوڕم ئێستا یوسف ئەو ڕسمانەی لۆ مامێت لۆ خارێت لۆ خزم کەس بۆ هەمووان ناردیتی، هەموو دیتیتیان. تازە ئابڕوومان چوو، هەتا خەڵک نەیزانیا دەبی بە زووترین کات عیلازەکی لەو بابەتەی بکەی. بابا عیلاز دە چ بکەی؟ ئەرە کاکە خۆ ڕسمی قۆڕی نەگرتیە، برە خۆشتە چ قۆڕی نەکردیە. کورە هەی بێ ئابڕوو، ئەتوو ئابڕووتەیە؟ ئەگە ئەو ژنە ئابڕووی هەبای ئابڕوومەی نەدەبرد، تێگەشتی؟ ئێستاش دیفاعی لێ دەکەی؟ بابە چوویتەکەم کوڕە بچی، لەوانەیە لەوەی چووبی کامل لە سزنێ بەردا. کورە مێشکت بینەوە سەر خۆت، مێشک ئەتوو مێشکت نییە؟ ئەو ژنە ئەتووی زۆر خۆش دەوێ؟ ئەگە ئەتوو خۆش بوویستا باید لە محکەمەی داوای جیابوونەوەی نەدەکرد، ئەتوو زۆر بێ ئاخری. بابە تارە ئێستا ڕقی لێمە، لێم تووڕێیە لەبەرەوەی بزنزەکەم کرد بە ملیش کام نەجاحەتم نینە و پارەم لەدەست ڕۆی و قەردار بوومەوە. بەس بابەوە معنایەوەی نییە کە ڕقی لە من بی. کاکە مەجن و مێردی خۆشیمان دەبی ناخۆشیمان دەبی لێک تووڕە دەبین پێک دەینەوە. کورە کوڕم عەقڵت بینە سەرە خۆت، لۆ شێتم دەکەی، لۆ شێتم دەکەی. کورە دەچمەکن خارت، کورە دەرێ بیکوژە، دەچمەکن مابە دەرێ بیکوژە، دەچمە کۆرانە دەرێ بیکوژە، دەچمە زەریشێ دەرێ بیکوژە. کورە ئەمە شوێت بووم لە دەستت تێدەگەی؟ ئەتوو دەتەوێت شەرەف و ناموسی خۆمان هەروەها بە ئاسانی بەجێبێنی؟ بابە بەتەمایە من تارای بکوژم؟ کوشتنی چ بابە؟ ئەمن تارام خۆش دەوێت هێم دەگەی؟ کوڕم ئەگەر دەتەوێت شەرەف و ناموسی عائیلەکەت بپارێزی دەبێ بە زووترین کات ئەو لەکەی لەسەر خۆمان لادەی. کوڕم بابت دەزانی لە چ دەژی؟ دەزانی ئەم لەسێ ئازارم دەژی؟ کوڕم دەچمە دەرێ ناوێرم سەر برند کەم، لە بە خەرچی ناوێرم سەر برند کەم. دەزانی ڕسمی ژنەکەت بەڵاو بوویتەوە، شەرەفمان چوو، حەیامان چوو. بابە باشتەکان لە خۆمان زیاتر قورس نەکەن قوربانت بوو. دەیهێنین دوو قسەی لەگەر دەکەین بەشکم خەڵەت تێگەیشتنەکە. کوڕم مەسەلەکە ئەوە نییە، ئەگە هەر مەسەلەکە ئەوەیە ئەمن لەگە کوشت نیمە با یاسا حەلی بکە. ئەدی کۆمەلگا، ئەدی ناو کۆمەلگای چ برەی؟ ئەدی ناو خزم و عەشیرەت و عێل چ برەی؟ ها؟ کوڕم ئەمن مرتاح نابم، مرتاح سەرم شۆڕ دەبی هەتا هەتایە. لۆیە دەبی ئەو کاری ئەتوو تەواو بکەی. تارەی بکوژی، بیکوژە کوڕم، بیکوژە کوڕم، لۆ ئەوەی شەرەف و ناموسی خۆمان بپارێزی. بیکوژە. دەیکوژی، پێت دەڵێم دەیکوژی. دەیکوژم بابە، دەیکوژم. چێ لەگەڵ خۆم بم بابە. کوڕم کەس لەگە خۆت مەبە، با کەس تووشی مشکلەی نەبیتن. تەلەفۆنم لەگەر مامت کرد بۆتی بستە لای سەدرە دینی، باشە هەتا ماوەیەک لەوێ خۆی عەشاردا. نایە نایە، برادەرێکم ناسێ لە سزنێ دەچمە کنێوی. کوڕم دەیکوژیت،
تارەی دەقوشیت. باشە دەیکوسە باش